بڵێن بەیار باوانەکە دڵبەریندارم پێی بڵێن توخوا دڵم ناشکێنێ من دڵشکاوم بۆچێەوە واللهی ئەو گۆرانیە تەبەن کەوتم کاری هاوبەشی لەگەڵ برادرانە ئیشمان کردو ئێمە باش ئەو گۆرانیش کاری هاوبەشیە یعنی بڵێن ئەو گۆرانیش بۆی من ببستیەوە کە بڵێ ئەوە کاری هاوبەشیە چیە ئاخر ئەو گۆرانیە کۆنە باش دەمێکەوتراوە باش تقریبان بڵم ئەگەڕێتەوە بۆ 15 ساڵ 20 ساڵێگە بێت 15 ساڵە بێت ئەو گۆرانیە وتراوە بەڵام مەسەرەن ئەحساسێکی تایە لە دەنگە کاتەوە هەستەکەی ترەوە ئەحساسە بۆ یەکێکە دەریە بڕێ ینی تۆ دایمە کە گۆرانی یەگەڵیت بە ئەحساسەوە بیڵێ ینی من کەیڵێم بە ئەحساسەوەڵێم تر لەوانەیە هەیکە لێ بخەمە بەرچاوی خۆم بیخوێنم بۆ شتێ بخەمە خەیاری خۆمەوە بۆی بڵێم دەتوێت بۆ ئەزایم بۆچی ناتوانم ئێستا من ئەو بەعزە شتێکەیە تۆ ناتوانانی باسیکیت ینی بۆ کۆتا وەڵامی چوو بەڵێ باش